یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی کۆرسی یەکەم و نیوەی ساڵە بۆ قۆناغی ناوەندی و ئامادەیەکان کە زیاتر لە 38,000 قوتابی ئەمڕۆ بەشداریان تیادا کرد. بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردیش هەوڵەکانیان خستووەتە گەڕ تا بتوانن کەشێکی لەبار بۆ قوتابیان لە هۆڵی تاقیکردنەوەکان دروست بکەن. نزیکەی بە کۆی گشتی ئامادەی و ناوەندی دواناوەندەکانەوە 39,000 قوتابیمان هەیە، نزیکەی 22,000 ناوەندی و زیاتر لە 15,000 ئامادەیمان هەیە. ئەمڕۆ سەرجەم هەمویان با بڵێن جگەل لە سەرەتایەکان کە چەند ڕۆژێکی کە دەسی پێکات، ئەمڕۆ ناوەندی دواناوەندەکان حزوریان هەیە و لە بەگوڕوتینەوە با بڵێن یەکەم ڕۆژی ئەزمونونەکانیانە و لە هۆڵەکانی با بڵێن ئەنجامدانی تاقیکردنەوەدان. سپاس بۆخوا ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئیمتیحانە دەستمان پێکردن تاقیکردنەوەکانی نوێی ساڵ و کۆتایی کۆرسی یەکەمە. هیچ کێشێکی ئەو تۆمە نییە ینی لە هۆڵەکانی تاقیکردنەوە تەنها گەرمکەرەوە نەبێ، ئیتر ئەو کانتر لە ڕاحلە لە شوێنی شیاو بۆ خوێندکارەکانمان لە مۆلیدا هەموو شتەکانمان بۆیان دابین کردووە، پرسیارەکان هەموو تەبعکراوە و هاتۆتە بەردەم خوێندکار و هیچ کێشەیەکمان نییە لەخوا بەزیاد بێ. هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەکانی کۆتایی کۆرسی یەکەم نەبوونی کارەبا و گەرمکەرەوە لە هۆڵی تاقیکردنەوەکان دەبێتە گرفتی بەردەم قوتابیان. پێشتر کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان کرد لە هۆڵی نەشاط و هەموو پێدانی ڕێنمایەکان دراوە بۆ ئەوەی کە کەشێکی تەندروست و لەبار دروست بکرێ. قوتابخانەکان پاک و خاوێنی ڕابگیرێ، مامۆستایان زۆر بە پێشواسێکی گەرم لە قوتابیان ئەگەر هات و قوتابیە تاخیر بوو پەیوەندی بکرێت دەکە سوکاریەوە زۆر بەپەلە و ئامێری کارەبا و تامبینی سەر لە قوتابخانەی مۆلدێن هەڵکردووە کارەبای ڕئیسی براوە و ئەوەڵانی کە بچووکە و ساردا سۆبەی وەدابین کراوە و بینتەنە ناوەندی بەرتێکێ لە ڕووی پاک و خاوێنی قوتابخانەکان ئەوە ڕاگیراوە. پرسیارەکان تعلیماتمان داوە کەش گشتگیر بێ هەموو بابەتەکە بگرێتەوە لە پرسیاری سووک و مام ناوەند و گرانی دیابێ لە هەموو جۆرە پرسیارەکان. مامۆستایان چۆن تەسیحەکەن و سەرۆکی لیژنەی ئیمتیحانی بەڕێوەبەری قوتابخانەی چۆن چاودێری هۆڵەکانەکە و ئێمەش ئەمڕۆ بەڕێوەبەری خوێندنی کوردی سەردانی لەگەڵەکەی سەرپەرشتیاری ئامادەی سەردانی هۆڵەکانەکەین بۆی لە نزیکەوە وەکو یەکەم ڕۆژ چاودێری کە مزانی ڕۆژی تاقیکردنەوەکان چۆنە. بۆ تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەمی نیوەی ساڵ زیاتر لە 90,000 قوتابی لە خوێندنی کوردی بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. واش بڕیارە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو نزیکەی 70,000 قوتابی سەرەتایی دەست بە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.